ڕێکخراوی بانکی نێودەوڵەتی ڕایگەاندووە کە لەسەیە نەوەدی قوتابیانی قۆناغی سەرەتایی عێراق ئەوەی دەیخوێنن لی تێناگەن وەرەوە لە سەدا 41 قوتابیانی پۆلیسی سەرەتاییش ناتوان ئەنجامی لێکدانەکانی ژمارە لەوانی بیرکاریدا بە شێوەیەکی دروست بدۆزنەوە. بانکی نێودەوڵەتی ڕاشی گەیاندووە کە سەرمایەی مرۆیی عێراق تەنها لە سەدا 15 تێگرای سامانی وڵاتەکە پێکدێنێت ئەوەش بە یەکێک لە نزمترین ئاستەکانی وڵاتی خۆرەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە قەڵم دراوە بۆ قسەکردن لەسەر سیستمی پەروەردە و فێرکردن بە شێوەیەکی گشتی لە عێراق و ئەو ڕخنانەی کە لە ئێستادا ئاراستە دەکرێت لە ستودیۆ میوانداری زۆر بەڕێز جەبار جەلال فەقێ بەڕێزیان نووسەر و مامۆستای زانکۆ لامانامەدەن. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونیت بە خێراتی. زۆر سپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ باگێشەکردنەکەتان و زۆر سپاس بۆ ستافی کورسات. زۆر بەخێر هاتین. دیارە بەپێی ئەو راپۆرتێکەوە خراوەتە ڕوو بە شێوەیەکی گشتی لە سەدا نەوەدی خوێندکارانی بنەڕەتی لە وانەکان تێناگەن لە هەمان کاتیشدا لە سەدا 41 قوتابیانی پۆلیسی بنەڕەتی لە ئەنجامی لێکدانەکان نازانن. هۆکاری ئەمە یاخود ئەو ڕخنانی کە بە شێوەیەکی گشتی لا کەرتی پەروەردە دەگیرێت وەکو نووسەر و مامۆستایەکی زانکۆ بۆچی دەگەڕێنیتەوە؟ وەکو جەناب ئاماژۆ پێیان راپۆرتەکە کۆن نییە لە 23 مایە دەرچووە کە ئەمەش ئاماژەیەکی مەترسیدارە بەڕاستی لەڕایەن بانکی نێودەوڵەتی کە سەر بە یوئێنە لە عێراقە بە تایبەتی سێ پارێزگای زۆر بە تایبەتی دەستنیشان کردووە کە یەکێکە لەو پارێزگا هەرە دواتەوە کە بە هۆکاری شەڕ و بەجێهێشتنەوەی نزوحی پێڵێن کەوا هەروەها ئاسی فەقیری و ئەمانە 10 ملیۆن دۆلاریشیان بۆ تەرخان کراوە هەر بۆ ئەو مەبەستە وەکو زانین 10 ملیۆن دۆلار بۆ پەروەردە و بەرزکردنەوەی ئاستی خوێندن و ئەوانەی کە ئاماژە و پێکشتێکی هیچ نییە بەڵام وەکو دەستپێشێک وەکو خاڵێکی وەچەرخان کە ئەمە هەنووکەیە و پێویستە ئەوەش شتێک هەیە کە پێڵێن پێڵێن بەڵێ مامۆستا ئەو گوستراوە دەکەیتەوە بە شێوەیەکی گشتی فەرموو. Sustainable economic growth sustainable economic growth چییە؟ بریتیە لەو بەکارهێنانی یاخود بەگەڕخستنی سامانی مرۆیی کە زۆر گرنگە لە هەموو وڵاتێکە سامانی مرۆیی ئەمەی کە لە عێراقا هەیە تەنها لە 15 سامانی عەقلی مرۆیی بەکار هاتووە نەک عەزەلی و ئەمە کەمترین ڕێژەیە کە زۆر مەترسیداریشە هۆکارەکەشی بۆ دواکەوتنی ئاستی خوێندن و تعلیم بە شێوەیەکی گشتی لە هەموو پرۆسەکانە لە پرۆسی سەرەتایە و تا بڵین پرۆسی زانکۆیی. هەروەها خاڵێککە هەیە کە پێڵەن GDP ئەمەش گرۆس دۆمەستیک پرۆداکت کە خۆی ئەبینێتەوە لە ئاستی بەرهەمی گشتی ینی خۆماڵی یاخود نەتەوەیی کەمەش لە ئاستێکی نزمایە هەروەها خاڵێکی کە هیومن کەپیتال کە ئاماژەمان پێە بەشدارێکی زۆر کەمە لە بەرزکردنەوەی ئیکۆنۆمیا خود ئابووری ئەو وڵاتەدا خاڵێکی کە بێنە سەر بابەتە سەرێکیەکەمان بۆچی ئاستی خوێندن یاخود وات بەو شێوە دابەزیەوە بە تایبەتی خوێندنەوەی ئەم ئاماژی پیاوە بە خوێندنەوەی زمانی عەرەبی تەوان کوردستانیش هەڵبەتە بەشێکە لەوە لە کوردستانیش ئێمە بێبەش نین لەو گرفتانە بە تایبەتی قۆناغەکانی 1 و 2 سەرەتایی قۆناغی 1 و 2 سەرەتایی کە توانای خوێندنەوەیان نییە و ئەوەی ئەشی خوێندنەوە لێ تێناگەن وەکو ئاماژەشی پێ لە 175 ئەو خوێندکارانی یاخود قوتابیانی کە لە پۆلی سێن لە ئاستی خۆیانە ئەگە پرسیاریان لێ بکەی کە پەیوەستە بە ئاستەکانی خۆیانە توانای وەڵامانەوەیکی ڕاستیان نییە. هەروەها وەکو ماتماتیک پرسیارێکی ئاسایی لێدەکردنیان بیتێ توانای ئەویان نیە کە وەڵامێکی ڕاستی بنەوە. بۆیە نوێنەری مدیری مەشریق ئەوەی کە شەرقی ئەوسەتا کە دەپرسراوە بە ناوی ساورەج کۆما ئەمە بە خێرایی ئەم 10 ملیۆن دۆلاریان تەرخان کرد بۆ گەشەسەردنی 4,000 مامۆستا کە ناحیە تەدریسەکانیان باشکەن هەروەها 300,000 قوتابی کە ئەم بەرنامە ئەیانگرێتەوە. لە سەتانەوە کەش کە ئێوە باسان کە توانای خوێندنەوەی نییە من پێم وایە لە کوردستانیش ئەم ڕێژەیە هەر تقریبان کەم و زیادێک بەو شێوەیە بوونی هەیە شکایمە خۆمان لە ناو پرۆسەکەیان
پرۆسەکە هۆکاری سەرەکیەکەش شتێکێک کە پێڵێن بیسیک سکیل واتە بەهرەیە خو توانای سەرەتایی ئەم قوتابیانە بە هۆکاری چەند ڕەهەندێک ئەگە بینە سەر ڕەهەندەکانی خوێندن تەماشاکی سێ ڕەهەندی سەرەکی هەیە بۆ خوێندن ڕەهەندی مرۆیی کە خۆی لە مامۆستا و ستافی قوتابخانەکانە و هەروەها قوتابی ئەبینێتەوە ڕەهەندی ژینگەی لەگەڵ ڕەهەندی پرۆگرامەکان ئەم سێ ڕەهەندە هەرسێکیان لەژێر پرسیاری بەجددیایە بەڕاستی و هۆکاری نەبوونی ئەم بیسیک سکیڵە کە بۆ ئەم سێ قۆناغە دەستنیشان کراوە هۆکارێکی گرنگی ئەم سێ ڕەهەندەیەکەوە هەرسێکیان کۆڵەکەی سەرەکی پرۆسی خوێندن پێگەیەنێ کە زۆر لاوازە. باشە ئەو پاشکەوتویە خۆدە و دواکەوتویە لە خوێندندا لە عێراق بێگومان کە سێ پارێزگا دەستنیشان کراوە بەڵام پێما بێ ئاماژەی پێ نەدراوە بە دیاریکراوی چ پارێزگایەکن کە دیاریکراون هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە توانای مامۆستاکان کە بەپێی پێویست نیە خۆت کێشە لە پرۆگرامی خوێندندان هەیە یاخود ئاستی زیرەکی خوێندکارەکانن وای کردووە ئەتوانین بڵێن هەمویان یەک پاکێجن بە شێوەیەکی گشتی یەک پاکێت ناتوانین جاکەینەوە پێشەوە بینە سەر ئەوە حکوومەتی عێراق لە ساڵی 2010 سندوقێکی هاوبەشی دروست کردووە بە تەمویلی خۆی و 4 وڵاتی خۆبەخش کە سپۆنسەری ئەو سندوقەکان ئەو وڵاتانەوەکو سوید ئەڵمانیا لەگەڵ کەنەدا و بەریتانیا و ئەم 10 ملیۆنەش لە هاوکاری ئەو سندوقەوە سەرچاوی گرتووە بابینە سەر ئەو پرسیارەکەی جەنابێ ڕەهەندەکانی ئەگە بێت و ڕەهەندی مرۆیی مامۆستاکان بەڕاستی با قسەکانمان گشتگیر بێ هەرێمی کوردستانیش بگرێتەوە ئەم ڕاپۆرتە هەموو عێراق ئێمەش بەشێکین لە عێراق دیارە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە مامۆستایان لەبەر ئەوەی کە کۆمەڵی کێشەیان هەیە و هەروها ئەو بیسیک سکیڵانە ئەوانیش ئەگرێتەوە لەوانەیە ئەوانیش خۆیان مامۆستای بەتوانە و دڵسۆزیشمان هەیە بە ئەوە نەڵێن بەڵام پێویستیان بە دەوراتی زۆرتر و چڕتر هەیە پێویستیان بە خزمەتی زیاتر هەیە وانە بێژێکی زۆری شەیە کە ئەمانە دیارە لە دڵە ڕاوچیان بۆ ئەوەی کەوابیان کە بەدائمی هەمیشەی بڵێ لە خاڵێک کەشە کێشەی سەرەکی سیاسی و جەنگی بەردەوام و نزوح و شەڕی داعش کۆمەڵێک شەڕی تائیفی شەڕی عەشایری بەتایبەتی لە مەحافزەکان و ناوچەکانی جنوبی بەشی خواروی عێراقە ئەمە هۆکارە مرۆیەکەیە هۆکارە پۆلیتیکەکەیە هۆکاری تری مرۆیش خوێندکار هیچ هەستێکی یاخود هیچ ئینتیمایەکی تەواوی نەماوە بۆ خوێندن خاڵێکی کە هەر ئەمە ئەگرێتەوە ئەم پشووە درێژە یەکل بە دوایەکانە کە یعنی ئەگە بێت و ساڵی پار لە کۆی 225 ڕۆژ تەقویمی خوێندن تەنها 68 بۆ 7 ڕۆژ خوێندراوە 68 بۆ 7 ڕۆژ ئەوە نەماوەیەکی زۆر نییە کە خوێندکار بتوانێت بە 2 سعات جا فرە دەوامی قوتابخانەکان تا ئێستا دوو دەوامی تیا هەیە ئەگە زیاتریش نەبێ لە 2 سعاتە ناتوانێت مامۆستا نەمامۆستا ئەو پەیامە بگەێنێ نە قوتابیش بتوانێت ئەوە بای ئەوەندە فێر بێت کەەوە بیسیک سکیلەکانی خۆی زیاکات ڕەهەندی ژینگەی خوێندگاکان بەسیترین شت ئێستا بۆ نمونە لەوانەیە خەڵکی پێی سیر بێت بە تایبەتی قۆناغی یەک پێویستی بە تەواڵێ زۆر هەیە بە تەبیعەت بەناو زوو زۆرچێ بۆ تەواڵێت بۆ خۆشی بێ هەخود بەبەستی پێداویستی بێت بۆ نمونە ئەوە دەستەبەر نییە دوایەوە ساحەکان ژوورەکان ژماری زۆری قوتابیەکان هەروەها ماوە کەمەکەی لەمانەوە لە پۆلەکانە یاخود لە قوتابخانەیە ڕەهەندی پرۆگرامەکان تا ڕادەیەک من بەش بە حاڵی خۆم بە ئەزممەنی خۆم پرۆگرامەکان بە خراپ نازانم بەڵام پێویستی بە مامۆستای شارەزا زیاتر هەیە کە بتوانێت پرۆگرامەکان بڵێتەوە چکە پرۆگرامەکان ئەگەر مامۆستایەکی لێ هاتوو نەبێ مامۆستایەکی بەتوانە نەبێ بەڕاستی لە بینی دوو قەوسا ناتوانێت پایامەکە بگەێنێ وەکو پرۆگرامەکان بۆ ئەم قۆناغا من پرۆگرامەکان بە خراپ نازانم مامۆستا لێرە ڕادەگرم گەیاندنی پەیامی مامۆستا بۆ خوێندکارەکان ڕەنگە پەیوەندی بە دوو بابەتەوە بە یەکەم کاتی گەیاندنی پەیامەکە و دوم کوالێتی و شێوازی گەیاندنی پەیامەکە لەمڕۆ پێم وابێت بە شێوەیەکی گشتی لە عێراقدا گرفت هەیە ڕەنگە مامۆستا دەبینی لە کۆتایی ساڵاڵە من دەرسەکەم بۆ ئەو ڕۆژە
وانەکەم 35 دقەیە ڕەنگە فریانەکەوێت و لە کۆی گشتی ساڵەکەی ڕەنگە فریای تاواکردنی منهەجەکە نەکەوێت و لە هەمان کاتا کوالێتی گەیاندن یا شێوازی گەیاندن لە ڕووی ئەو کەرس و پێداویستانی کە پێویستە لە بەردەست بێ بۆ گەیاندنی پەیامەکە ڕەنگە لە جێی خۆی نەبێت ئەمەش دەکرێت بڵین یەکێکە لەوەی کە مامۆستان نەتوانێت پەیامەکە بە باشی بگەێنێ و دوجار ئەم بارودۆخی ئێستی بەدواوە بێت هۆکارەکان زۆرن فاکتەرەکان ئێزگار زۆر بەڵێ بۆنا ئەوەش فاکتەرێکی کەیە ئەوەی کە جەنابەت مێثۆد ئۆف تیچین یاخود وەسایلی تعلیمەکان تعلیمی بۆ نمونە ڕسومات داتاشۆ بە گروپکردنی پۆلەکان ئەمانش هەمووی لە چیا خۆی بینێتەوە ئەو ماوە کورتە مامۆسافریان ناکەوێت مەهماکان ئەو تۆ ئەو پێداویستیانەشی لەبەردە سادا بنەی کە ئەو ماوەیە کە خوێندکارەکە یا قوتابیەکە یەتە پۆلەوە لەو ڕێژە زۆرەیە و لەو ماوە کەمەیە ناتوانێت پایامەکە بە تەواتی بگات ناشتوانێت خوێندکار بەشدار بێ بەشداری بوونی جا بە گروپکردن تۆ لە گروپێکە تۆ لە 40 بۆ 45 قوتابی چۆن ئەیکەی بە گروپەوە ئەسان ژوورەکە خۆی مەجای جوڵی تیان نییە لەکوێ ئەم گروپانە دروستەکەی ئەم مێزی دائیریانە لەکوێ دائەنیت ئەم پێداویستیانە لەکوێ داێ ینی گرفتەکان ڕەهەندەکان ڕەهەندی ژینگەیی زۆر زاڵە ئێسەوە زۆر کێشەیە جگە لەوەی ڕەهەندی مرۆیەکەی کەوتم ئامادە نەبوونی مامۆستا بۆ گەیاندنی پەیامەکە کە پێویستی بە بەڕاستی بە کاری جدیتر هەیە هەندێک مامۆستا هەیە لەگەڵ ڕێزمدا بۆیان مامۆسای دڵسۆ زۆرە بەڵام هەندێک مامۆستا هەیە ئەسڵان پێویست نابێت لە پرۆسی خوێندن نابێت چکە خۆشەویستی نییە بۆ کارەکە و بە ناچاریش هاتووە و خزمەتیش ناکرێت لە هەمان کاتە ئێتێ تۆ تەسەورکابێ ئەم پەیامە چۆن بگاتە خوێندکار خاڵێکی کە لە بیرم چوو باسی کەم ئەو ڕێژەی بەرزبوونەوەی قوتابی خوێندکار لە عێراقا بەگشتی بە هەرێمی کوردستانیشەوە ئەمارێکم لەبەردەستایە کە هەر لە یونیسکۆ لە یونیسکۆ و یونیسف بڵاویان کردوتەوە لە ساڵی 2000 ژمارەی خوێندکار یاخود بڵێن ژمارەی قوتابی لە عێراقا 3.6 میلیۆن بووە لە ساڵی 2012 واتە دوای تێپەڕبوونی 12 ساڵ ئەم ژمارەیە بۆ بە دەبڵ دوو ئۆنگە بۆ بە 6 میلیۆن لە ساڵی 2015 بۆ 2016 بۆ بە 9 میلیۆن و لە دایدوو میلیۆن خوێندکار لە ساڵی 2020 کەوەسەمە تازەترین داتایە کە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقەوە تاوانمانە خوێنی باڵاژەکرێتەوە 11 میلیۆن خوێندکارمان هەیە قوتابی خوێندکار ئەم پەرسەندنە بە ڕێژەی 4 لە دەیە 1 ساڵانە بەڕاستی ڕێژەیەکی زۆرە بەرزبوونەوەیکی زۆرە کە نە وەزارەت نە حکوومەت نە حتا قوتابخانە ئەهلەکانیش پیاڕاناگەن کە ئەم تەختەی ئەم ژمارە زۆرە بکەن لەبەر نەبوونی ئێستا بە پێی راپۆرتی ئەخیری وەزارەتی پەروەردەی عێراقی عێراق پێویستی بە 20,000 خوێندنگای تر هەیە کە لە کاتێکە ئەو ئینفراسترکچرە کاتیەوێ و پارێشیەوە و دروست نەبووە هۆ ئەمەش هۆکارێکی ترە هەبەتە هۆکاری سیاسی و شەڕ و ئەمانش لە پێشەوە کە باسمان کرد ئەوەش هۆکاری تری ئەم راپۆرتی کە ڕێکخای بانکی نێودەوڵەتی کردوێتی لەسەر خوێندنگەکان یاخۆت سیستەمی خوێندن لە عێراقدا باسی هەتا قۆناغی سەی سەرەتایی کردووە وەک دەزانی لەم 2 ساڵی پێشووتریشدا بەهۆی کۆرۆناوە خۆشت پێشتر ئاماژەت پێدا لە کۆی 200 و چەند ڕۆژ خوێندن ڕۆژێک کاڵەندەری خوێندن بەڵێ ئەوەندە بوو ئەمەیەکی دیکە نابێت لە هۆکارانی کە ئاسی خوێندکاران بەم شێوەیە یاخود ئاسی خوێندن لە عێراق بەم شێوەیە دابەزی بێت مەبەستە هۆکاری کەم خوێندن بەڵێ خراپی خوێندکار ئاسی زیرەکی خوێندکارانە مەبەستم لەبەری ئەو ینی لەبەری و چەند ساڵم 1-2 ساڵی پێشووتر بەهۆی کۆرۆناوە کەمتر داوامیان کردووە خوێندنی ئۆنلاینیش ناتوانێت جێگرەوەی خوێندنی ناو پۆل بێت کاتە ناتوانین بڵین ئەمەش هۆکارێکی دیکەیە کە ئاستی خوێندن ئەوەندە کزە لە عێراقا بەدڵنیاییەوە کۆرۆناش زەڕبێکی گەرەیە بە تایبەتی لە وڵاتە فەقیرەکان کە ئینفراسترکچرێکی تاویان نەبوو یەکسەر پیانەوە دیاریە لەوانەیە لە وڵاتی چۆک و سویدا یا لە ئەڵمانیا وڵاتی پێشکەوتوانە حتا وڵاتەکانی دراوسێمان ئەوان ئینفراسترکچریان باشتر بوو توانیان بە ئۆنلاین تا ڕادەیەکی باش کارەکانیان جێبەجێ بکەن بەڵام من مامۆستامان هەبووە بۆ نمونە نەیزانیوە ئۆنلاین یعنی چی تا ئێستا بەکاری نەهێنا ئەویش ناحەقی خۆی نییە ئیشی بۆ نەکراوە بەڵێ کۆرۆناش کاریگەری زۆر بە 2 ساڵە و هەروەها پشووەکانش بەڕاستی پشوەکان لە هەرێمی کوردستانە زیاد لە حەد زۆرە ئەمە پشووی نەورۆزە ئەوە پشووی سەری ساڵە ئەوە پشووی کریسمسە ئەوە پشووی ئیستەرە ئەوەی کە پێڵێن مەسیحەکان برا مەسیحەکان ئەوە پشووی یەزیدەکە ینی کۆمەڵێک ئەمانە هەمووی چەند مانگێک لە خوێندکاردا ئەبڕێ قوتابیدا ئەبرێت
مامۆساژ لە ماڵەوەیە بۆ بایکۆتکردنیش ئەومان لەبی نەچێ بایکۆتکردن بۆ هۆی خراپی موچە و قێرانی داراییەوە ئەمانەش هەموو هۆکارن ئەگەم هۆکارانە بەڕاستی حەدیشان بۆ دانەرێ و چارەسەر نەکرێت من لەو باوەڕێیە ئەمە تا پۆلیسیە ئەم ڕاپرسێ کراوە لە یەکی سەرەتایەوە تا پۆلیسیە ئەگەر ڕاپرسیەکە گشتگیرتر بێت خوێندکاری جامیعەش دەگرێتەوە چکە من مامۆسای زانکۆم خوێندکارمان هەیە ئەو مەسایی لە حسابیانە نازانێت بۆ ئەوەی کێسە راپۆرتەکەی UN باسی کردو لەویش ڕەنگیاوەتەوە بۆچی چکە لە بناڵیەوە یاخود لە بیسیک سکیلەکەەوە خراپ هاتووە و لەگە خۆی گوێژێتەوە بۆ ئاسی پەیمانگا و زانکۆکانیش بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندی باڵا حکوومەتی عێراق بە هاوبەشی لەگەڵ هاوکاری UN و ئەوانەی کە تەمویلی ئەو سنووقەکان بە هەر هەمویان بەرپرسن بەرامبەر بە چاکردنی ئەم دۆخە و دانانی حدێک بۆ ئەو هەموو پشووە زۆرە. باشە مامۆستا دیارە لە راپۆرتەکەدا هاتووە کە ڕێکخراوی بانکی نێودەوڵەتی داهاتێکی دەستنیشان کردو بۆی قەرەبووی ئەم زیان و لێکەوتوانە بکاتەوە. دەستنیشانکردنی ئەو داهاتە ئەو بودجێ بۆ قەرەبووکردنەوەی ئەم زیانانە بەستە دەکرێت بڵێن کاریگەریەکی باش لەسەر ئەم لێکەوتە خراپانی پرۆسی خوێندن بەجێ دەهێڵێت؟ ئەوەی کە ئێستا تا ئێستا تەرخان کراوە کە لە 23 پێنج ئەلانیان کرد 10 میلیۆن دۆلارە. ئەم 10 میلیۆن دۆلارە پارێکی هەر هیچ نیە بۆ خوێندن. بەڕاستی ئەوە باوەڕ ناکەم یان ئەمیش دەستنیشانی کردووە تەنها بۆ ئەو سێ محافظەیە کە باسی کردووە نەک بۆ کۆی هەموو محافظەکان بە هەرێمی کوردستانیشەوە. هەرێمی کوردستان ستێپێک باشترە زۆر باش نییە بەڵام ستێپێک باشترە لە بەرەوەی کە ناحی ئارامی و ئەمنی لە کوردستانە لەخوا بە زیابێ باشترە بەڵام ئەوەژ ئەوە ناگەێنێک قەیرامان نییە کە ئێمەش ئاسی خوێندنمان بەرزە بە پێچوانێ مەش ئاسی خوێندنمان نزمە و بە تەواوەتی لە خوێندگاکانە لە مەحەدەکانە لە زانکۆکانە ڕەنگیاوەتەوە و پێویستە خاڵێکی کەش کە بیرمان نەچێ بەڕاستی هاتن بۆ زانکۆ و پەیمانگا پێویستە فلتەرێشن بکرێن بە فلتەرا بڕوە نەک بەرەو زانکۆ و پەیمانگا پێویستە ئیحتیمامێکی زۆر حکومەت بە ئەمریکا پێڵێن تەدریبی میهانی یاخود تەهیلکردنی خوێندکار لە قۆناغەکانی بیسیک سکوڵەوە کە تەواوێکە ئەو 15 ساڵە و 9 ساڵە بەرەو vocational education training کە بەرە ئەوانە بچێت میهنەیە فێر بێت و هاوتەبا و تەریب بێت لەگەڵ بازاری کاردا واتە بازاری کار پێویستی بەچێ اختصاسێکەیە خوێندن و خوێندگاکان تەرکیزکەنە سەر ئەوە نەک هەڕەمەکی ئێستا خوێندکارێکی زۆر دەرەچێت لە زانکۆ پەیمانگاکانە بە اختصاسی زۆرەوە بەڵام بازاری کار ئیسیعابی ناکە یاخوان بازاری کار نییە بووی. ئەو بڕەپارەی کە تەرخان کرا لەلایەن بانکی نێودەوڵەتیەوە لە چ بوارێکە خود بۆ چ بوارێکی پەروەردە بەکارەهێنرێت؟ تەنها بۆ خوێندنی ئەوەی کە ئاماژەی پیاوە راپۆرتەکە بۆ تەقویەکردنی خوێندن و خوێندنەوەی زمانی عەرەبی بە منەڵەن زمانی کوردی ژەگەیەنێت چکە گشتگیرە شتەکە بڵێن کێشەکە گشتگیرە هەروەها بۆ ریاضیاتیاندا ماتماتیک حسابات و ترینین پێکردنی یاخود تەمرین پێکردنی ئەو 4000 مامۆستایانە یاخود معلیمانە و 300,000 تەلەبە کە ئەکتیوێل دەسە زۆر پێویستی هەنووکیان هەیە بە ئەوەی کە نازانن بخوێن و بخوێنەوە لە پۆلیسی تەواو کردووە خەڵێکی کەش بەڕاستی پێویستە سەرنج بینە سەر ئەوە و بەرپرسان بە هەند وەریگرن دەرنەچوون هەتا پۆلیسێ پێویستە پێداچوونەوەی پیا بکرێت و ئەم خوێندنە بە ناوی خوێندنی سویدیەوە خۆزگە خوێندنی سویدی وایە هیچی خوێندنی سویدی نییە ئەجینە ئەو پرۆسەی کە کاتی خۆی دەست پێکرا ئەگەر بێت و ڕەهەندەکانی بۆ ئامادە بکرایە یاخود لە سامپڵێکی پشکۆلەوە لە لادیەکەوە لە قەزایەکەوە دەستی پێ بکردایە ئێستا نەتایجەکان باشترە بوو و ئەگە خراپیش وایە زوو ئەگەڕینەوە دواوە بۆیە ئەو سێ قۆناغە کە ئێستا و ئاماژەیە دانراوە پێویستە بیاداچوونەوەی پێ بکرێت یاخود ئەگەر ڕسوب هەر بە تەواوەتی نایەنێ بیژێڕنەوە بەڕای من پێویستە مامۆسای ئەسیستان دێواتە مامۆسای یاریدەدەر بۆ ئەو خوێندکارانە یا قوتابیانە دابنێن کە توانایان کەمە یا توانای خوێندن و نووسین و ماتماتیکیان کەمە وەکو مامۆسای هاوکار پێڵەن سەپۆرت ئەسیستەنس لێکچرەر پێویستە ئەمانیان بۆ دابنرێن اینجا بپەڕێنەوە بۆ قۆناغی دوای پۆلی 4 و 5. بەڵێ زۆر سپاس بۆ جەبار جەلال فەقێ کە بەڕێزیان وەکو نووسەر و مامۆستای زانکۆ لامان ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئامادەبوون بەخێر هاتی دووبارە ماندوومان کردیت.